سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک، سپاس بۆ دڵسۆزیتان کە ئەمڕۆ بەشداریتان کردووە لە خۆپیشاندان و دەرخستنی ناڕەزایەتی و پرۆتستۆکردنی ئەو هەموو پێشێلکاری مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بەتایبەت بەرامبەر بە مامۆستایان و فەرمانبەرامی هەرێمی کوردستان ئەکرێت. ئێمە ئەمڕۆ هاتووین دەنگی خۆمان بخەینە پاڵ دەنگی ئازادانە و ئازایانەی مامۆستایانی هەرێمی کوردستان کە لە ئێستادا لە ژێر هەڕەشەیەکی توندان بۆ ئەوەی بایکۆت بشکێنن. بێنان کراون لە کاتێکە بێنان کراون لە هەمان کاتا داوایان لێەکەن بە گیرفانی بەتاڵەوە بچنەوە ناو پۆلەکان و دەست بڵێنەوە. بۆیە ئەمڕۆماندانا بۆ پشتگیریکردن لە مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان و ئەگەر قەرار بێ مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستانە بچنەوە و بایکۆت بشکێنن پێش ئەوەی قوتابیان بچنە پۆلەکان، پێویست دەکات بەرپرس و سیاسیەکان بڕۆنە پۆلەکان دووبارە دەرسی ئەخلاق و ئەدەب لای مامۆستاکان فێر بن. جارێکی تر پێویستە هەر لە سیاسی و عەسکەریەکانی هەرێمی کوردستانەوە هەموویان بچنەوە پۆلەکان لە بەردەم مامۆستایانی هەرێمی کوردستانە دەست بخوێنن دەرسی ئەخلاق، دەرسی ئەدەب، دەرسی ئینسانیەت، دەرسی دڵسۆزی و نیشتمان پەروەرانە بخوێنن دووبارە. چونکە لە ڕاستیدا لە ئێستادا ئەزانین کە سیاسیەکانی ئێمە ئەخلاقیان تیا نەماوە، پێویستیان بە دەرسی ئەخلاقە، ڕەوشتیان تیا نەماوە، پێویستیان بە دەرسی ڕەوشتە، هیچ هەستێکی نەتەوایەتی و نیشتیمانیان تیا نەماوە و خاک و وڵاتیان فرۆشتووە و داغانیان کردووە، پێویستیان بەوەیە کە دەرسی نیشتیمانی بخوێنن لای مامۆستایان. ئەیانی ڕێکخراوی داکۆک بۆ مامۆستایانی ئەزیز و پێشەنگ و ڕابەری ئەمڕۆ. ئەمڕۆژ ڕۆژێکە لە ڕۆژە تێکۆشەرەکانی مامۆستایانی ناڕازی، ڕۆژێکی ترە لە خۆڕاگری و وتنەوەی وانە بەدەسەڵاتدارێکی نردوو بێ ئەمە کەوانەی حکومڕانیەکی دادپەروەر و نەفرەتکردن لە دەسەڵاتێکی گەندە و دەڵێنەوە. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک بە توندی ئیدانەی ئەو هەزم و کەوندانە ئەکەین کە بەرامبەر بۆ مامۆستا چالاکانە ئەکرێت و داواکارین لە حکوومەتی ناوەند کێشەی مامۆستا و موچەخۆران و فەرمانبەران بە کێشەی حکوومەتی عێراقی بزانن و لە ڕیشەوە چارەسەر بکرێت. مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، هەرچی پاشە و زانایە قەرزاری مامۆستایە، زانست ڕەوشت ئازادی وانەی دژی نادادی ئەو شەقامە چۆڵ نابێ تاکو گەندەڵکار مابێ. ئێستاش وتاری مامۆستایانی کوردستان ئەخوێنرێتەوە لەلایەن بەڕێز کاک سەلام محەممەدەوە با بفەرمێت. فەرموو گوێبیستی دەقینامەکە بن. سڵاوی تێکۆشانی نان و ئازادی بەڕێزانی ئێمە لە ئەنجومەنی سەرتاسەری ناڕەزایەتیەکان کە پێکهاتووین لە نوێنەری 11 شار و شارۆچکە لە سنووری نەڕەزایەتیەکان بەڕێستان ئاگادار دەکەینەوە لە پاش 130 ڕۆژ لە خەباتی مەدەنی و بایکۆت و خۆپیشاندان فەوتاندنی وەرزێکی خوێندنی دەسەڵات دەبری بەدەمەوە هاتنی داوا زۆرە سەرەتاییەکانمان کە پێک هاتوون لە پلە بەرزکردنەوە دامەزراندنی وانەبێژان، پێدانی موچەی 30 ڕۆژ جارێک، دیاریکردنی چارەنووسی 44 موچەی دزراومان، پێدانی موچە لەلایەن وەزارەتی دارایی عێراق، سەرقاڵی فشار و هەڕەشەی نایاسایی و نامرۆڤایەتی دژ بە جارنامەی مافەکانی مرۆڤن بەرامبەر مامۆستایانی وانەبێژ بەگەشتی و ئێمە سەرپەرشتیارانی ناڕەزایەتیەکان بە تایبەت فشارەکانی بە جۆرێکن هێزی ئاسایش و بەرپرسانی حیزبی، جێگەی دادگا و پۆلیس و وەزارەتی پەروەردەیان گرتووە هەموو ڕۆڵێکی نایاسایی خراپەکاری دەبینن. شاعیری گەورەی کورد دەڵێت تف لە خۆت و لە حکومەتت، تف لە کۆیلەی بێڕێزکراو، تفێکی تێر لە سەرکردەی فوتێکراو، لە گەندەڵی حەیابراو،
تفێکی تر لە گەندەڵی حیابراو حکومەتێکی بەشودراو تفێکی تر لەو کۆیلانەی بوون بە سەگێکی پێسووتاو هەر هەمووی بێ بە قوربانی پەنابەرێکی بەشخوراو بە قوربانی مامۆستایەکی مافخوراو بیرم نەچێ ئاخیر تفیش لە سەرۆک و بەرپرسانی نیشتیمانێکی فرۆشراو. ئمڕۆ لە کوردستان مامۆستایان و پەروەردەکاران سەرمەشقی میلەتێکن لەگەڵ براو کەسوکارەکانماندا لە ژیانێکی سەختی ئابووری و سیاسی و ئەمنیدا لەسەر هەردوو ئاستی ناوخۆیی و دەرەکی کە لە هەردوو بارەکەتە ئێمە جووت حیزبی بەکرێگیراوی مافیاکەی دەسەڵات بەرپرسەزان هەر یەکەیان بەهۆی بوونی بەرژەوەندێکی تەسکی حیزبایەتیەوە لەگەڵ وڵاتێکی دراوسێ کلکی گرێداوە خاک و نیشتیمان و نەتەوە و کەرامەتی گەلێکیان تەسلیمی بێگانە و دوژمن کردووە. ئێمەی چالاکوانانی دەرەوەی وڵات پشتگیری و پشتیوانی خۆمان دووپاتەکەینەوە بۆ مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان. داوا لەسەر جەم ئەحزابەکانی تر ئەکەین کە ئەوانیش پشتگیری مامۆستایان بکەن. بەڕێزان، مامۆستایان چرایی نیشتیمان و وڵاتن، مامۆستایان سەروەرن، مامۆستایان سەرکردە و سەروەری ئێمەن، نەگەو ئەحزابە گەندەڵانەی کە ئێستا قوتیان دژی هەموو مافەکانی مامۆستایان و قوتی مامۆستایانیان بڕیوە بەڕاستی. مامۆستایان هەمووتان یەک دەست بن، ئێمە ڕێز لەو مامۆستایانە دەگرین کە لەسەر شەقامن و داوای مافەکانی خۆیانەکەن. ئێمە ڕێز لەو مامۆستایانە دەگرین کە لە ڕۆژگارێکە لە ڕۆژگارە نەهامەتیەکانە هەموو ئێمەیان پێگەیاندووە و دەرسیان پێوتوینەتەوە و ئێمەش بە وەفا و بە ئەمەکین لەگەڵ مامۆستایانە و لەگەڵ خەم و هاوسۆزی هەموو مامۆستاکانمانین.